ئێمە لەم سەری ساڵەدا لەبری ئەوەی سەیری ئەعمالەکانمان بکەین ئایا خوای پەروەردگار لە مودەی ئەو ساڵەدا چیمان کردووە، چی لێ وەرگرتن و چی لێ قبوڵ کردوین. بۆیە چەند جاری ژووتومەتەوە خانەوادە بەڕێزەکانمان نەدەبوو ئەم هەڵەیە بکەن کە من ئومێدم وایە کە ئینشاڵڵا ئێوەی ئەهلی ئەم مەجلیسە و ئەوانەی ئەهلی مزگەوت و جەمع و جەماعەتن لەو جۆرە خەڵکانە نین کاتێک کە قاعەکان دەڕازێندێتەوە بە مەعسیەتکردنی خوای پەروەردگار، کاتێک کە قاعەکان دەڕازێندێتەوە بە تاوانکردن بەرامبەر بە خوای پەروەردگار، کاتێک بە چاوی خۆمان بینیمان خەڵکانێک لە بەرامبەر دروستکردنی فەساد و خراپە و تاوانکاریدا کە لەم وڵاتە غەریبیەدا کە ڕامان کردووە کە سەری خۆمان هەڵگرتووە، خەڵکانێکی مولحیدی و بێدین و دوول لە خوامان بۆ دێنن بۆی زیاتر ماڵ و منداڵەکانمان لە خوا و لە دین دوور بێتەوە. ئەزانن بەڕێزەکانم لەم ژیانی غەریبایەتێدا ئەگەر بێت و منداڵەکانمان پەروەردە نەکەین و دینیان فێر نەکەین کە گەیشتینە تەمەنێکەوە، منداڵەکانمان وەکو منداڵێکی ئەوروپی تەعاملمان لەگەڵاکەن سبەینێ ئەمان خەنە خەڵوەتگەیەکی پیریا ئیهمالمان دەکەن. خۆ ئەگەر دینداریان تیابێ، خۆ ئەگەر ئیمانیان تیابێ، خۆ ئەگەر ئیسلامەتیان تیابێ، ئەو وەفاییان تیابێ. بۆیە خەڵکانێک دێن ئەم دین و ئیمانە خەریکە لێمان دادەڕنێن بۆی سبەینە ئێمە چیمان لێبێ؟ وامان لێبێ لە دین و لە خوا و لە ئیسلامەتی دوورکەوینەوە کە بینیشمان بە چاوی خۆمان هەرچی خراپ و تاوان و خراپەکاری شاتا دروست بوو لە ئەنجاما شەڕ دروست بوو، لەسەر چی شەڕ دروست بوو؟ سەیری ژنەکەی منی کردووە، تۆ ژنێک ڕوت کردوتەوە، ڕازاندۆتەوە و فەخر و شانازی بە جەمالەتی ژنەکە تۆ دەکەی، دەیهێنیتە ناو کۆمەڵی خەڵک، هەیە سەرخۆشە، هەیە بێهۆشە، هەیە بێدینە، هەیە شەهوانیە. کاتێک کە تۆ ئەیهێنیتە ئەو مەجلیسە قابلە خەڵک پێی بڵێ خوشکە بەڕێزەکەم، قابلە خەڵک پێی بڵێ دادە بەڕێزەکەم، قابلە خەڵک پێی بڵێ ئادەی وەکو شاژنێک سەیری بکەن، وەکو حەبسەخانی نەقیب سەیری بکەن، وەکو دایک و داپیرەکانمان سەیری بکەن، بێگومان نەخێر، وەکو ئافرەتێکی کاڵایەکی سەر ئەو جادانە خەڵک سەیری ئەکا. بۆ ئەڵێ بۆ ڕانجاردوتەتەوە، بۆ هێناوتەتە ئەم مەجلیسە، بۆ ڕوتت کردوتەوە، کابوو شتێکی زۆر ئاساییە حەزم پێیەتی بیبینم، کابوو لە بریەوەی ڕاکەین بۆ لای خوا ڕادەکەین بۆ لای شەیطان. خوای گەورە کاتێک کە پێمان دەفەرمێ ڕاکەن بۆ لای من، یعنی مەڕۆن بۆ لای ئەو شوێنی کە شەیطانی لێیە، چون ئەگەر ئینسان بە عەقلی خۆشی بیر بکاتەوە لەوە دەزانێ ئەم کارە، ئەم مەجلیسە، ئەم شوێنە، ئەم مەجلیسە کە دروست ئەبێ مەجلیسی کێیە؟ مەجالیسی شەیاطینە. ئەی بەعەکسی ئەوە کێیە؟ مزگەوتەکانە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ خۆشەویستترین شوێن لە لای خوای پەروەردگار مزگەوتەکانە و بۆ گەنجترین شوێن و خراپترین شوێن لە لای خوای پەروەردگار بازاڕەکانە. بۆچی؟ چون لە بازاڕەکانە درۆ دەکرێ، قۆڵ دەبڕێ، خیانەت دەکرێ، بەڵام لە مزگەوتەکانە عیبادەت دەکرێ. ئەی ئەگەر خوای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەم زەمانەدا بژایە باسی قاعەکانی چۆن بۆ کردین؟ کابرایەکی مەلعونی لۆتی بەناو ئافرەتەکانە دێت و دەڕوات و دێت و دەچێت و ئەم سەر و سەر دەکات و ئەوان و خۆی دەڕازێنێتەوە هەزار وە کاری خراپە دەکات. ئەمە حکومەکەی چییە؟ معلومی جەنابتانە حکومەکەی لە حکمی بازار پیسترە. بەڵە بەڕێزەکانم